سڵاتان لەبێ بەڕێزان تەبعاً ئەمڕۆ باسی ئەواکەین کە چۆن بتوانین بابەتە ئەدەبیەکان بخوێنین یان ئەو بابەتانی کە پەیوەندیان بە لەبەرکردنەوە هەیە وەکو بۆ منە مێژوو وەکو زیندەوەرزانی وەکو ئەدەبی کوردی ئینگلیزی و عەرەبی ئەوە بەشێکی کیمیا و بەشێکی فیزیا ئەمانە پەیوەندیان بە لەبەرکردنی ڕستەکانەوە و کەلیمەکان و یاساکانەوە هەیە. ئێمە لێرە باشترین بەهێزترین تەکنیک بەکارێنین لە خولی قوتابی سەرکەوتو ئەویش تەکنیکی فلاشکارتە. فلاشکارت سێ ئیسفادەی سەرەکی هەیە. یەکەم هەم تەرکیز بە قووەتەکە، دووەم هەم کاتی زیاترت بۆ ئەگەڕێتەوە واتە کە تۆ یەکجار فلاشکارت بەکارهێنی و لەبەر یەکەی بابەتەکان بە فلاشکارت ئیتر لە بیرت ناچێتەوە و شەوی ئیمتیحانیش کاتێکی زۆرت بۆ ئەگەڕێنێتەوە بۆ ئەوەی سەعیتیا بکەیت. و خاڵی سێم و ئیسفادەی سێم ئەوەیە کە لە سەعیکردن بێزار نابی. هەمیشە حەزەکەی سەعی بکەیت چکە وەکو یاری وایە کە تۆ سەیریەکەی پرسیارەکە ئەزانی لایە بێ ئەیزانی ئەگەر ئەمەد نەزانی بۆ نمونە ئەیخەیتەوە ناو بابەتەکان جارێکتر ئەچیتەوە بەسەریا هەتا وردە هەر هەمووی لەبەرەکەی کە هەمووی لەبەرکرد هەم لە ڕووی دەرونیەوە هەست بە مرتاحیەکەی بە ئاسوودەیی و هەروە هەست بەواکەی کە بەباشی سەعید کردو و ئیسفادەیەکی ئەساسی ئەم بابەتە فلاشکارتە ئەوەیە کە ئیمتیحانی ئێستا لە کوردستان هەمووی هەڵبژاردنە. فلاشکارت ئەتوانم بڵێن فەقەرەی ئەساسی لەبەرکردنی بابەتە هەڵبژاردنیەکانە کە ئێستا وەزارەتی پەروەردە بەکاری هێنێ بۆ تاقیکردنەوەی بەکەلۆری. هەر ساغ بن.